کۆمپانیای یاهوو پلانێک جێبەجێ دەکات بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانەی ڕوبەڕووی بۆتەوە لە ڕێگەی کەمکردنەوەی ژمارەی فەرمانبەرەکانی بەڕێژەی لە 15 و ڕاگررتنی هەندێک لە چالاکیەکانی. بەپێی ڕاگەیانێکی یاهوو لە 3 مانگی کۆتایی ساڵی 2015دا کۆمپانیاکە 4 ملیار و 400 میلیۆن دلار زیانی بەرکەوتووە و لە ئێستاشدا تاوتوێ چەند ئەڵتەرناتیڤێکی استراتیژی دەکات بۆ دووبارە گەشەکردنەوە کە ماوەی چەند ساڵێکە ڕاوەستاوە. بەپێی دوایین ئامار یاهوو خاوەنی 10600 فەرمانبەری هەمیشەیی و 800 فەرمانبەری گرێبەستە و بەپێی ئەو بڕیارێژ لە نێوان 1500 بۆ 1600 دەرفەتی کار کەم دەکرێتەوە. ئامارەکە ئەوەشی ئاشکرا کردووە زۆربەی ئەو کەمکردنەوەانە لە 3 مانگی یەکەمی ئەم ساڵدا جێبەجێ دەکرێن و بەپێی ئەو پلانی کە داڕێژراوە تا کۆتایی ساڵی 2016 یاهوو 9000 فەرمانبەری ئاسایی و کەمتر لە 1000 فەرمانبەری گرێبەست دەهێڵێتەوە. بەپێی پلانەکە یاهوو بەنیازە خزمەتگوزاریەکانی لە ڕێگەی سێرچ و ئیمەیل و تامبلەر بگەێنێتە بەشداربوانی و زیاتر بایەخ دەدات بە بوارەکانی هەواڵی سیاسی و وەرزشی و دارایی و کۆمەڵایەتی بۆ ئەو مەبەستەش زیاتر گرنگی دەدات بە بازاڕەکانی ئەمریکا و کەنەدا و بەریتانیا و هۆنگ کۆنگ و تایوان و بەنیازە نووسنگەکانی خۆی لە شارەکانی دووبەی و مەکسیکۆ و بۆینس ئایرس و مەدرید و میلانۆ دابخات. یاهوو خوازیارە لە ڕێگەیان هەنگاوانەوە ساڵانە 400 میلیۆن دلار لە خەرجی بەکاربەر کەم بکاتەوە و داهاتەکانی زیاد بکات و دوای چەندین ساڵ لە پاشەکشە جارێکی دیکە دەست بکاتەوە بە گەشەکردن.